دوجار پاڵەوانێتی لاوانی یانەکانی هەولێر گەیشتە دواوێستگا دوای ئەوەی 6 یانە بەشداریان کرد و ماوەی 10 ڕۆژی خایاند لە یاری کۆتایی لاوانی هەردوویانەی هەندرێن و پێشمەرگەی هەولێر لەسەر یارگای دووەمی فەڕەنسا و هەریری بێگەیشتن. لانیوەی یەکەم کوڕانی پێشمەرگەی هەولێر باشتر دەرکەوتن و توانیان گۆڵێک لە ڕێگای محەممەد جەوهەر بە لێدانی سەر تۆمار بکەن. لانیوەی دووەم یارزانانی پێشمەرگەی هەولێر پاشەکشەیان کرد لاوانی هەندرێنیش باڵادەستی خۆیان نواند. ئەحمەد سەڵاح بە لێدانی سزا ئەنجامەکەی بۆ هەندرێن یەکسان کردەوە. ڕێبوار ئەبوبەکریش لە دوایین خولەکەکان گۆڵی دووەم و سەرکەوتنی بۆ لاوانی هەندرێن زیاد کرد. یاریەکەش بە 2 گۆڵ بەرامبەر گۆڵێک بە سوودی هەندرێن بە کۆتا هاتوو بوونە پاڵەوان. بسم الله الرحمن الرحیم. ئەوڕۆ لە یاری کۆتایی لە خولی دکتۆر فرسە سۆفی بەرامبەر لاوانی پێشمەرگەی هەولێر توانین ماستێکی باش پێشکەین و ببینە پاڵەوانی خولەکە کە سەردەم یاریەکەمە بردەوە. ئەمە دەبێتە پاڵنەرێکی باش بۆ خولی نایابی لاوانی کوردستان. ئینشاءالله هەموو کات بەم بەهێزیە دەردەکەوین و دەستخۆشی لە کاپتن سرود و مامۆستا دڵشاد دەکەم و دەستخۆش لە حاکم جەمال دەکەم کە زۆر پێوە مادینە. ئینشاءالله هەردەم خولەکانەوە بەباشی دەبین. دەستخۆشی لە ڕێخەرانیم خولە دەکەم کە خولێکی زۆر جوان و کە ئیسفادەش زۆری هەبوو بۆ لاوەکان. ئەوە بوو لە یاری یەکەم لە بەرامبەر هەندرێن توش شکست بووین، بەڵام لە دوای سێ سەرکەوتنی لە دوای یەک توانمان بگەینەوە یاری کۆتایی. دیارە خوای گەورە مۆفەقی نەکردین. ئینشاءالله بۆ خولی کوردستان محاولەی باشتر دەکەین. ئەم پاڵەوانتیا لە کاتێکدا بوو بەشێکی زۆری تیپەکانی لاوانی یانەکانی هەولێر دەستیان بە ئامادەکاری و مەشقەکان نەکرد بوو، بەڵام لە ڕێگەی پاڵەوانتیەکەوە دەستیان بە ئامادەکاری کرد بۆ خولەکانی کوردستان کە تا ئێستا وادەی بۆ لاوان دیاری نەکراوە. حوسێن محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.